بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. تفسير سورة آل عمران قيشتنا آتي الصوتويك كآتي الصوتويك ركتا وكري آتكي في شويك قتمان خواهي قورا بإيمان داراني فرمو أقر گوێڕایەڵی کۆمەڵێک لەو کەسانە بکەن کە خاوەن کتێبن کە مەبەستی جوولەکەکانە ئەو جوولەکانە هەڵتان دەگەڕێنەوە دوای ئەوەی کە بوون بە ئیماندار کە گوتمان لەناو مەدینەیدا پێش چوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو تیرە هەبوون ئەوس و خەزرەج کە دوژمنی خوێنی یەکتر بوون دیارە بەهۆی چوونی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم و بەهۆی ئەوەیەوە کە هەردوو عاشیرەتەکە بوون بە موسڵمان خوای گەورە دوژمنایەتیەکەی کۆنی لە بەیندا کۆتایی پێهێنان لە شوێنی دوژمنایەتیەکەی محبەت و خۆشەویستی کەوتە بەینی موسڵمانان. گوتمان جارێک جوولەکەیەک بەلای مەجلیسێکدا تێدەپەڕی کە کۆمەڵێک ئەوس و کۆمەڵێک خەزرەجی لێنە دەیان بینێت زۆر تەبانە زۆر بەینیان خۆشە تەمان ناڕەحات دەبێ بڕیار دەدا پلانێک دانێ کە ئەو تەباییەی کە لە بەینیاندا دروست بووە تەباییەکەیان لێ تێکدا بۆیە دەچێت یەکێک لە شاعیرە جوولەکەکان دەنێرێتە مەجلیسەکەی دەڵێ محاولە بکە هێندێک لە شێعرە کۆنەکان کە کاتی خۆی بەسەر عاشیرەتەکانی یەکتریاندا هەڵگوتووە و دژایەتی یەکتریان پێکردووە بیان خوێنەوە بۆی وەبیریان بێتەوە فعلەن کەسەکە دەچێت شەڕە کۆنەکانیان وە کوژراوە کۆنەکانیان وەبیر دێنێتەوە لە ئەوس و لە خەزرەج وەک دەڵێ خەریک کە دەماری پێشووتری پێش موسڵمانەتیان بجوڵێ و ناکۆچی و دوژمنایەتیەکە خەریکە دروست بێتەوە. لەو کاتەدا خوای گەورە تەمان ئەو ئاەتانیان لەسەر دەنێرێتە خوار و پێغەمبەر صلی الله عليه وسلم فریان دەکەوێت تەمان ڕێگە نادەن کە تووشی هیچ شەڕ و هیچ ناڕەحاتێک ببن. جا خوای گەورە ئەو جارەش ڕوویان تێدەکا دەفەرمێت وەکەیفە تەکفوڕونە وەکەیفە چۆنی ئێوە بێباوەڕ دەبنەوە لە کاتێکدا وە ئەنتم ئێوە توتلا عەلەیکم دەخوێندرێتەوە بەسەرتاندا ئایات اللهی نیشانەکانی خوا یعنی ئێوە لە زەمانێکدا دەژیان لە کاتێکدا دەژیان کە وەحیدا دەبەزێت و بەردەوامیش وەحی خوای بەسەرتاندا دەخوێندرێتەوە لەلایەن پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم پاشان وەفیکم و لەناو ئێوەشدا هەیە ڕەسوولوه نێردراوی خوا ئاەتی خواتان بۆ دەخوێندرێتەوە و پێغەمبەری خواشتان لە نێودایە ئەو کەسەی کە ئاەتی خوای بۆ دەخوێندرێنەوە و پێغەمبەری لە ناودایە بێگومان دەبێت لە خەڵکی دیکە زیاتر لەسەر ئیمان و باوەڕی خۆی سوور بێت و زەحمەتتر واز لە ئیمانەکەی خۆی بێنێ. جا خوا دەفەرمێت ومن یعتصم بالله هەر کەسێک دەست بگرێت بە خواوە یعنی بە دینی خواوە پابەند بێ بە شەریعەتی خوا بە بەرنامەی خوا فەقەد هودیە بێگومان ئەو کەسە ڕێنمونی کراوە ئیلا صراط مستەقیم بۆ ڕێگایەکی زۆر ڕاست و زۆر دروست کە بریتیە لە ڕێگای ئیسلام و ئەو ڕێگا ڕاستەی کە ئینسان دەگەێنێتە ڕەزامەندی خوا و دەیگەێنێتە بەهەشت و خۆشیەکانی بەهەشت. وەکەیفە تەکفوڕونە چۆنی ئێوە بێباوەڕ دەبن یعنی ناکرێ و ناگونجێ ئێوە بێباوەڕ ببنەوە کافر ببنەوە و ئەنتم توتلا عەلەیکم لە کاتێکدا کە لەناو ئێوەدا ئێوە دەخوێندرێتەوە بەسەرتاندا نیشانەکانی خوا وەفیکم ڕەسوولوه و لە ناویشتاندا هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ومن یعتصم بالله هەر کەسێک دەست بگرێ بە ئیسلامەوە بە دینی خواوە بە شەریعەتی خواوە فقد هودیە بێگومان ئەو کەسە ڕێنمونی کراوە ئیلا صراط مستەقیم بۆ ڕێگایەکی ڕاست و ڕێگایەکی دروست کە ڕێگای ئیسلامە و تاکە ڕێگایەکە کە ئینسان دەگەێنێتە خوا و دەیگەێنێتە ڕەزامەندی خوا و بەهەشت. واضحە؟ وەکەیفە چۆنی تەکفوڕونە بێباوەڕ دەبنەوە ئێوە و ئەنتم لە کاتێکدا ئێوە توتلا دەخوێندرێتەوە عەلەیکم بەسەرتاندا ئایات اللهی نیشانەکانی خوا وەفیکم و لە ناویشتاندا هەیە ڕەسوولوه نێردراوەکەی خوا
ومن يعتصم هر کەسێک دەست بگرێت هەر کەسێک پابند بێت بالله بخوا يعني بأمر خوا بشريعة خوا بدين خوا فقد بێگومان ئەو کەسە هودی ڕێنمونی کراوە إلى صراط مستقيم بۆ ڕێگایەکی ڕاست یا بۆ ڕێگای ڕاست و دروست کە ڕێگای ئیسلامە. ئەو جار خوا دەفەرمێ یا ئەیها الذين آمنوا ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە ئەی ئەوانەی کە خۆتان بە باوەڕدار دەزانن خۆتان بە ئیماندار دەزانن اتقوا الله يعني پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن فەرمانەکانی خوا جێبەجێکەن یعنی چی فەرمانەکانی خوا جێبەجێکەن یعنی ئەوەی واجباتە بیکەن و ئەوەی تاوان و خراپەیە مەیکەن بەڵام چۆن خۆپارێزیەک حق تقاتی حق يعني بە شایستەترین جۆری خۆپارێزی لە خوا چاکترین جۆری خۆپارێزی لە خوا ئەوەیە وەکو ابن مسعود دەفەرمێ ئەی یطاع فلا يعصى ئینسان بە قسەی خوا بکە هەمیشە و لە ئەمری خوا دەرنەچێ وأن يذكر فلا تنسى یادی خوا بکەی قەت خواد لەبیر نەچێ وأن يشكر فلا يكفر شکرانەی خوا بکەی سپڵە نەبی هەر کەسێک لێک کاتدا و هەموو زۆرینەی حاڵەتەکانی ڕۆژانەی ئەوە ئاوا بوو یعنی لە ئەمری خوادا بوو هەمیشە خوای لەبیر بوو یعنی بە ئەمری خوای نەکرد و دەیزانی خوایەکەیە هەم پاداشتی دەداتێ و هەم سزاشی دەدا ئەگەر خراپەی بکە و هەرچی چاکەشت بە خەیاڵ داهات و بە مێشکت داهات بەی خوات زانی و شکری خوات لەسەر کرد یعنی تۆ خۆپارێزیەکی شایستەت کردووە بەخوا تۆ بە شێوەیەکی زۆر گونجاو و وەک دەڵێ تەواو توانیوتە ئەمر و نەهی خوای گەورە جێبەجێکەی ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە چونکە ئیمان لەگەڵ تەقوای دوو مەرتەبەی لێکتر جیاوازن مەرزنی هەموو کەسێکی ئیماندار گەیشت بێتە دەرەجەی تەقواداری وایە ئەگەر بووی بە ئیماندار دەبێ ئیمانداریەتیەکە وات لێ بکات تەقوای خۆش بکەی یعنی ئەمرەکانی جێبەجێکەی لای کەمی واجباتەکان ئەگەر سونەتەکانیش نەکەی و دەبێ ئینسان گوناها گەورەکان نەکا لای کەمی یا ئەیها الذين آمنوا ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە و خۆتان بە ئیماندار دەزانن اتقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن حق تقاتی حق يعني بە شایستەترین تقاتی شێوەی خۆپارێزیکردن لە خوا ولا تموتن نەکەن بژمرن نەکەن بمرن إلا تەنها وأنتم لە حاڵەتێکدا نەبێ کە ئێوە مسلمون خۆتان بەدەستەوە داوە و خۆتان تەسلیم بە ئەمری خوا و يعني گەردەنی خۆتان تەسلیم بە شەریعەتی خوا کردووە نەکەی لە حاڵەتێکدا ڕوحت دەرچێ مەلەک المەوت بۆ دبێ کە تۆ لە ئەمری خوا دەرچووبی بێ ئەمری خوات کردبی خۆت بۆ خوا تەسلیم نەکرد بێ جا چۆن دەکرێت ئینسان تەوان بە مسلمانی بمرێ خۆ نازانی کەی دەمری ئەگەر بتەوێت بە مسلمانی بمری دەبێت چی بکەیت دەبێت هەمیشە بە مسلمانەتی بژیەی وەکو عولەما دەفەرمون هەر کەسێک بە مسلمانەتی ژیا یعنی لە هیچ کاتەکانی ژیانت بێ ئەمری خوات نەکرد و لە عەبدایەتی خوا لاد نەدا بێگومان ئەو کاتە کە مەلەک المەوت هاتۆ لە ئەمری خوادای خۆت تەسلیم بە خوا کرد و ڕوحت بە مسلمانەتی دەردێنێ کە ڕوحی بە مسلمانەتی دەرهێنای بەبێ گومانیش لە قیامەتەی بە مسلمانەتی زیندوت دەکاتەوە بۆیە هەر کەسێک بیەوێ بە مسلمانەتی بمرێ دەبێت بە مسلمانەتی بژیێ کەسێک لە دنیادا بە مسلمانەتی ژیا بێ و ئەگەر بتەوێت زەمانەتی ئەوەت هەبێت بە مسلمانەتیش بمری نابێ وەکو ئەوەی حەق توقاتیەکە نابێ هیچ چرکەیەک لە تەمەنت خوا لەبیر چێتەوە نابێ هیچ کاتێک لەبێ ئەمری خوای دابێت چونکە خۆ ئینسان نازانەکەی دەمری ئەگەر ئەو سەعاتێک کە ئینسان گوناهەکەی دەکات و خراپەکەی دەکات خوا ڕوحی دەرهێنای ئینسان لەسەر چ حاڵەتێکی بمرێت لەسەر هەمان حاڵەت زیندوو دەکرێتەوە لە نوێژدا بمری بە نوێژکەری یعنی بەو شێوازەی زیندوو دەکرێتەوە خۆ لە ناو تاوانیشدا ئینسان بمرێ مەرزنێ کافر بێ بەڵام بە تاوانباری زیندوو دەبیەوە بە دڵنیاییەوە بۆیە ئینسان ئەگەر بیەوێ بە مسلمانەتی بمرێ دەبێت بە مسلمانەتی پێشتر ژیا بێت کە ئەو بەدەست خۆمانە ئەگەر نەزانین کەی دەمرین خۆ دەزانین کەی دەژیین یا ئەیها الذين آمنوا ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە اتقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن حق تقاته بە شایستەترین جۆری خۆپارێزی لە فەرمانی خوا ولا تموتن نەکەن بمرن إلا مەگەر وأنتم ئێوە لە حاڵەتی مرنەکەتاندا
مسلمون خۆ بەدەستەوە دەر و خۆ تەسلیم کردن بە ئەمری خوای پەروەردگار. جا حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت من أحب أن يزحزح عن النار ويدخل الجنة ئەگەر کەسێک حەزی لێیە لە ئاگر ڕزگاری ببێت و بچێتە باشتێ بە ئەو کاتەی کە مەلەکول مەوت دێ ڕوحی دێنێتە دەرێ بە مسلمانەتی بمرێت و ئیمانی بەخوا و بە ڕۆژی دوایی بێ. ئەوە یەک چۆن دەکرێت لەسەر ئەو حاڵەتەی بین وەکو ئەگەر حەقەت و قاتیەکەت هەبێ هەموو دەقەکانی ژیان خوارد لەبیر بێ هەر کاتێک مەلەکول مەوت بێتەوە مسلمانی ئەگەر کەم تەرخەمیش بی وایە بۆیە تا حەقەت و قاتیهی ئەوەیە کە ئینسان سەرپێچی خوانەکە خوای لەبیر نەچێتەوە کە خوان لەبیر نەچوویەوە هەر کاتێک مردنت گەیشتێ بە مسلمانەتی دەمری لە ئاگریش ڕزگارت دەبی دەچێ بەهەشتیش. پاشان دەفەرمێ وەیەئتی إلى الناس ما يحب أن يؤتي إليه یەکێکی دیکە لە هۆکارەکانی ئەوەی کە بە مسلمانەتی بمری و لە قیامەت لە ئاگر ڕزگارت بێ و بچێ بەهەشتێ ئەوەیە جگە لە ئیمان بوون بەخوا و بە ڕۆژی دوایی ئەو پەیوەستە بەبینی خۆت و خوا. بەڵام دووهەمیان ئەوەیە وەیەئتی إلى الناس کە دەچێ لای خەڵکی هەرچی بۆ خۆت پێت خۆشە بۆ خەڵکیش پێت خۆش بێ. ئەو نیشانەیەکی دیکەی ئیمانداریەتیە هەرچی بۆ خۆت پێت خۆشە هەرچی بۆ خۆت حەزت لێتی لە چاکە لە نیعمەتی دنیا و قیامەت ئەو هەستت هەبێ خەڵکیش هەمان نیعمەتی هەبێ و هیچ پێی قەڵز نەبێ و حەسوودی پێ نەیبێ و پێی ناڕەحات نەبی و بەعەکسەوە هەرچی بەڵاو ناخۆشی و ناڕەحاتی هەیە کە بۆ خۆت حەز ناکەی تووشت ببێ پێشت خۆش نەبێ خەڵکی دیکەی مسلمان تووشی ببێ ئەو جۆرە کەسە ئیمانی بەخوا هەیە بە ڕۆژی دوایی هەیە و ئەوەی بۆ خۆی حەزی لێتی و پێی خۆشە بۆ خەڵکیش پێی خۆشە ئەگەر مرد حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئاگر ڕزگاری بووە و چۆتە بەهەشتیش و بە مسلمانەتیش مردووە. حەدیثێکی کەمان هەیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لا يموتن أحدكم إلا هو يحسن الظن بالله. یەکێکی دیکە لە هۆکارەکانی ئەوەی کە ئینسان بە مسلمانەتی بمرێ ئەگەر ئینسان نیشانەکانی مردنی لێ دەرکەوتن گومانی باش بەخوای ببە. وێ دەفەرمێت کاتێک کە دەزانن دەمرن یا نیشانەکانی مردن و نەخۆشی و ناڕەحەتیت لەسەر دەردەکەون هەمیشە گومانی باش بەخوا ببە. گومانی چاک بەخوای ببە خوای گەورە چاکەت بۆ دەکا وەکو دەفەرمێ إن الله پێغەمبەر دەفەرمێت إن الله قال خوای گەورە فەرموویەتی أنا عند ظن عبدي بي ئەمن لەکن گومانی بەندەکەی خۆمم فإن ظن بي خيرا فله خير ئەگەر گومانی چاکم پێ بە چاکەی بۆ دێنم وإن ظن بي شرا فله ئەگەر گومانی خراپیشم پێ بە خراپەی توش دەبێ. ئەوەیەکی دیکەمان هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموو جارێکیان لەناو بازاڕی مەدینەی گەیشتە پیاوێک کە پێشتر خەبەری پێگەیشت بوو کە ئەو پیاوە لە سەرمەرگدایە و دەمرێ بەڵام ئێستا لە دەرێ دەیبینێت و هات سۆی دەکا. پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیاری لێ دەکات دەفەرمێت کەیف ئەنتە یا فلان دەڵێ تۆ چۆنی ئێستا دەڵێ بخەیر یا رسول الله دەڵێت حاڵم باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەچی حاڵم باشە دەڵێ ئەرجو الله وأخاف ذنوبه ومێدم بەخوا هەیە بەڵام لە گوناهەکانیشم دەترسم لە گوناهەکانم دەترسم بەڵام ومێدیشم بەخوا هەیە بۆی ئەو هەستا ومێدت بە ڕەحمی خوا هەیە بە بەهەشت هەیە بە ڕەحمەتی خوا هەیە بەڵام لە هەمان کاتدا بێمنەتیش نی ترسی ئەوەشت هەیە خوا لەسەر تاوان و خراپەکانیشت سزاددا. فقال رسول الله صلى الله عليه وسلم پیغمبر فرموی لا يجتمعان في قلب عبد في هذا الموطن إلا أعطاه الله. هەر کەسێک لەو گەیشتە ئەو حاڵەتە کە وەک دەڵێ نەخۆش بووە و چاوەڕێی مرنێ دەکا بەڵام دوو هەستی هەنا هەستی ئومێدبوون بەخوا هەستی ترسان لە تۆڵەی تاوانەکانی و گوناهەکانی. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم حتما خوای گەورە پێی دەبەخشێ ما یەرجو ئەوەی ئومێدی پێیەتی ئومێدی بە ڕەحمەتی خوای گەورە ڕەحمەتی خۆی دەداتێ و ئامەنەه مما یەخاف پارێزراویشی دەکا لەوەی لی دەترسێ. بۆیە ئومێدبوون بەخوا و ترسان لە عەذابی خوا دەبێتە هۆکاری ئەوەی کە ئینسان بە مسلمانەتی بمرێ کە بە مسلمانەتی مردی بەبێ گومانی ئینسان بە مسلمانەتیش زیندوو دەکرێتەوە. حديث كمان هي پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم إن أو آياتي دوات ربابي جينا سري يا أيها الذين آمنوا أيواني كباورتان هناوا
اتقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن حق تقاتی بە شایستەترین جۆری خۆپارێزی ولا تموتن مەژمرن إلا وأنتم تەنها لەو حاڵەتەدانە بێت کە ئێوە مسلمون خۆتان بەدەستەوە داوە و خۆتان تەسلیم کردەوە و گوتم زۆر ئاسانە بە مسلمانەتی بژگێ بەبێ گومانی بە مسلمانەتی دەمری کە بە مسلمانەتی مردی و بە لا إله إلا الله و بە ئیمان بوون بە خوا و بە قیامەت و بە ئومێد بە ڕەحمی خوا و ترس لە عەذابی خوا دنیات بەجێهێش دڵنیا بەخوای گەورە لە قیامەتێ بەو گومانەی خۆت لەگەڵ دەکات و بە مسلمانەتیش حەشرت دەکات ئەگەر نسبەتێک ئینسان کەمتر خەمی و تاوانیشی هەبن حتما مادام بە ئیمانداری چۆتە قیامەتێ ڕزگاربوونی لە ئاگر ئەگەر سەرەتاژ نەبێ وەختێک هەر مسۆگەرە آياتي دواتر دفرمي واعتصموا بحبل الله جميعا واعتصموا يعني دز بقرن پابند بن حبل يعني پد بو خوي بلام ليرة ما بستي شرع ديني خواي پروردگارا پابند بن بحبل الله بديني خوا بشريعتي خوا بكتابي خوا جميعا هر هموتان جاء أولا كبيغمبر فرمي صلى الله عليه وسلم إن هذا القرآن هو حبل الله المتين أو قرآن كالبردستي اي ودايا حتى قائم بهزكي خواي پروردگارا وهو النور المبين ونور روناشيشي رونو آشكرايا آشان وهو الشفاء النافع قرآن هم شفاء درا وهم السدگينرا عصمة لمن تمسك به هر كسك پابند بپيوه بدلنيا وقرآن دي پاريزه ونجاه لمن أتبعه هرتي بدواشي كوي لقيامت لآقر لنا راحتي كان داري دينك قماني تداني هر كسك لقال قرآن دابه لدنيا بەبێ گومانی لە قیامەتێ قورئان لەگەڵی دادەبێت تۆ لێرە خۆت بەویەوە ماندوو دەکەی دەیخوێنی فێری دەبی ڕاوە و معنای دەکەی تەطبیقی دەکەی جێبەجێ دەکەی بەس لە قیامەتێ ئەو بە تۆ ماندوو دەبێت ئەو پێش دەگرێت یعنی لە پێشدا دەڕوا شەفاعەتت بۆ دەکا تکات بۆ دەکا بۆ پێشت دەکەوێت دەستت دەگرێت هەتا نەتباتە باشتر واز لێ ناهێنێ وێ حەبلی خوای یعنی دینی خواش لچی سەرچاوی گرتووە و لە کوێدا دەستمان دەکەوێت لە قورئان واعتصموا دەست بگرن هەمووتان بحبل الله بەفەت و شەریعەت و دینی خواوە جەمیعاً بەتێکڕا ولا تفرقوا نەبنە کۆمەڵە و دەستە هەر یەکەتان وەک دەڵێ ڕووتان لە شوێنێک بێت و لە جێگایەک بێت وەکو یەهودی و نەسڕانیەکان پاشان وەذکوڕوه و بێ خۆشتانی بێننەوە نعمة الله عليكم چاکو نعمتي خواي گەورە بەسەرتانەوە ئەو هەر تەواوکەری ئاەتەکانی پێشوویە کە لەسەر ئەوس و خەزرج کە خەریک بوو شەڕیان لە بینیدا دروست بێتەوە دەفەرمێ ئیذ كنتم کاتێک ئێوە ئەعداء دژمنی یەکتر بوون فألف يعني خۆشەویستی دروست کرد خوا بین قلوبکم لە نێوان دڵەکانتاندا دڵەکانتانی بەیەکەوە گرێدا ئەوجار فأصبحتم ئێوە واتان لێهات بنعمته بهوي چاكي خواوه بهوي ديني خواوه بهوي پیغمبري خواوه صلى الله عليه وسلم بونا چي بونا إخوانا بونا براي يكتري أو جار هروندنا وكنتم وإيوة على شفا حفرة من النار لسر ليواري تاليكي آقربون لسر ليواري تاليكي آقربون يعني خريق بو كون تاليك و تالكش آقريت يدابت خريق بو بكافري يكتر بكجنو بكافري بمرن بەڵام فأنقذكم خی گەورە ئێوەی ڕزگار کرد منها لەو چاڵە ئاگرا ئەوجار خوا دەفەرمێ کەذالکە بەم شێوەیە یبین الله لەکم ئاياته ڕوون دەکاتەوە خوا بۆتان بەڵگە و نیشانەکانی خۆی لعلكم تهتدون بە ئومێدی ئەوەی ئێوە ڕێنمونی وەرگرن و ڕێگای ڕاست بدۆزنەوە واعتصموا دەست بگرن پابند بن بحبل الله بەیاسا و شەریعەتی خواوە جميعا هموتان ولا تتفرقوا مبنى كوملا دستي جیاواز و بوچون جیاواز واذكروا وبالخوتاني بينوا نعمة الله چاکەکانی خوا عليكم كرشتويتي بسرتان دا يقل چاکەکان چیا إذ كنتم كاتك إيوة أعداء دشمني يكتربون فألف ألفت يعني بيك وبس نوا خوشويستي دروست كر خوا بين قلوبكم لنوان دلكان تاني بيك وقريدا وبيك وبس توا فأصبحتم واتان لهاد إيوة
بنعمته بهۆی چاکەی خواوە بەهۆی شریعەتی خواوە بەهۆی دینی خواوە بەهۆی هاتنی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بۆ ناوتان ئیخوانە بوونە برای یەکتر وكنتم وإيوة على شفا لسر لواري حفرة چاڵێک بوون من النار لآقر فأنقذكم خوا بهۆی ئیسلامەتیەکەیەوە ئێوەی ڕزگار کرد منها لەو چاڵە كذلك بەم شێوەیە يبين الله لكم ڕوون دەکاتەوە بۆتان خوا نیشانەکانی خۆی لعلكم تهتدون بەئومێدی ئەوەی ئێوە ڕێنمونی و ڕێگای ڕاست بدۆزنەوە بەدوایکەوە ئەوجار خوای گەورە پێیان دەفەرمێ و بە ئێمەش دەفەرمێت ولتكن وبا هەبێ منكم لەناو ئێوەدا ئومەتون کەسانێک هەمیشە يدعون إلى الخير بانگەوازی خەڵکی بکەن بۆ لای کاری چاک لەناو هەموو میلەت و هەموو ئاوەدانی و هەموو شار و دێکدا واجبە لای کەمی مەجموعەیەکی دیاریکراو هەبن ئیشیان فەرمانکردن بێ بە چاکەکاری و ڕێگریکردنی خەڵکی بێ لە خراپە ئەگەر بینیت دوو کەس بەیەکەوە ناتەبان دروستە خۆتی وەک دەڵی خۆتی لێلادەی جا بڵێ عیلاقەم چییە دەنگیان نێبەیەکەوە بانەیان بێ وایە و زۆرێک لەو شەڕ و شۆڕ و کوشتارانێک ئێستا ڕوودەدەن لە ناتەباییەکی گچکەوە سەرچاوی دەگرن دوو جیرانت بەیەکەوە دەنگیان نێو عیلاقەیان نییە دەکرێت بێ مەوقیف بی بڵێ جا عیلاقەم چی خۆ من لەگەڵدانی ما بێگومان ناکرێ دوو خزمت دوو کەسی نزیکت بێکەوە بینیان ناخۆشە و کێشەیان هەیە واجبە ئینسان وە کەسی سێهەم و تەرەفی سێهەم بچێتە بینیان بۆی ناکۆچی گەورەتر دروست نەبێ ناکرێ یعنی ئەگەر تێپەڕی بەلای تەنانەت دوو ئاژەڵدا شەڕیان دەکرد بێ هەڵوێستی خراپە بڵێ یعنی عیلاقەت نەبن ئەسڵ دوو ئاژەڵش بەیەکەوە شەڕێ بکەن دەبێ لێکیان کەیەوە دوو منداڵ بەیەکەوە شەڕێ بکەن دەبێ لێکیان کەیەوە دوو کەس بەیەکەوە ناتەبان دەبێ ئاشتیان کەیەوە چونکە زۆرێک لەوانەی ئێستا دەکوژرێن جاری وا هەیە لە کێشەیەکی زۆر بچووکەوە تەمان دەستی پێکردووە کەس عیلاقەی نەبوون وردە کێشەکە گەورە بۆ ڕۆژێک تەقیوەتەوە کەسێک بەبێ تاوانی یا چەند کەسێک بەبێ تاوانی کوژراون ئەگەر لە کاتی خۆیدا خەڵکێک ئەو ئەمر بە معروف و نەهی لە منکەڕی کردبایە و ئاشتی کردبانەوە نەدەگەیشتە ئەو حاڵەتەی بۆیە خوا دەفەرمێت ولتكن با هەبێ منكم لەناوتاندا ئومەتون کۆمەڵێک يدعون بانگەوازی خەڵکی بکەن إلى الخير بۆ هەرچی کاری چاکەیە هەرچی کاری باشەیە ئەوجار ويأمرون بالمعروف و با فەرما ئەوەی یەکەم بانگەوازیە بەس ڕێنمونیە ئیرشادا ئەوجار دواتر ئەگەر لە سەڵاتت هەبوو توانات هەبوو ويأمرون و دەبێ فەرمانیشیان پێ بکەن بالمعروف بە ئەنجامدانی چاکەکاری ئەوجار وينهون و دەبێ ڕێگریشیان لێ بکەن لە چی عن المنكر لە هەرچی شتی خراپ و قێزەون و ناشرین هەیە جاخوا دەفەرمێ وأولئك ئەوانە ئەوەی کە بانگی خەڵکی دەکا بۆ چاکە ئەوەی ڕێگری یعنی فەرمانی چاکەکردن بە خەڵکی دەکات و ڕێگا لە خراپە دەگرێ بەپێی دەسەڵاتی خۆی ئەوانە هم المفلحون بەبێ گومانی لەسەر فرازانن هەم کەسەکە کە ئەمر بە معروف دەکەن و نەهی لە منکەر دەکەن لەوانەیە دەستەیەکی کەم بن هەم ئەوان سەرکەوتون هەم ئەو میلەتەش سەرکەوتووە کە خەڵکانێکی تێدانە گوێیان لێ دەگرن ئەگەر فەرمانی چاکەیان پێکردن چاکەکانیان جێبەجێ دەکەن ئەگەر ڕێگای خراپیان لێگرتن بەخسەیان دەکەن و لە فەرمانیان دوور دەکەونەوە چونکە پێغەمبەرمان هات صلی الله عليه وسلم دەفەرمێ نظامەکە ئاوایە من رأى منكم منكرا فليغيره بيده ئەگەر خراپەت بینی دەبێ بە چی بیگۆڕی بەدەست ئەگەر دەسەڵاتت هەبوو ومن لم يستطيع ئەگەر نەتوانی بە زمان وانی کە ئەوە هەموو کەس پێی دەکرێت ئەگەر هەر فەرزەن بە زمانیش نەتوانی مەترسی لەسەر دروست بوو کە ئێمە شەرم دەکەین یان غیرەتمان نییە دەنا بە زمان بەتایبەت ئێستا هەموو کەس دەتوانێت بە خراپەی بڵێ خراپە لای کەمی جا بەخسێت دەکەن بەخسێت ناکەن مەوزوعێکی دیکەیە ئەگەر فەرزەن مەترسی لەسەر دروست دەبوو بە زمانیش نەتدەوێرە ئەوە فەبقەلبه بەدڵ بەڵام بەدڵ پێ ناخۆش بوون چۆنە دەفەرمێ وذلك أضعف الإيمان لاواسترین پلە ئیمانە لە ڕواياتێکیاندا دەفەرمێت وليس وراء ذلك حبة خردل من الإيمان ئەگەر خراپەت بینی بەدەست نەتگۆڕی بە زمان ڕێگریت لێ نەکرد بەدڵیش پێت ناخۆش نەبوو ئەو کاتە یعنی ئەو دڵە بەقەدەر خەردەلەیەک ئیمانی تێدا نییە چونکە دڵێک ئیمانی تێدا بێ حتمما دەبێت بە چاکە دڵی خۆش بێ حەزی لە چاکەی بێ کە خراپەی دی لای کەمی دەبێت پێت ناخۆش بێ لای کەمی کەەوە ئەضعفەکەشێتی ئەدی ئەگەر ئەوەش نەما
ئەو هەستەش نەما بڵێ جا عیلاقەم چێ و یان بەعەکسەوە جاری وایە مسلمانیشە بۆ خۆی گوناهەکەی ناکە بەڵام دڵی بە گوناهەکەی خۆشە یان ئەسڵەن باکی نییە کەسەکە چاکەی کا و خراپەی کا پێی وەکو یەکە ئەوە خەتەرە ئەو هەستە نابێ بە هیچ شێوەیەکی دروست بێت چونکە فەرمان نەکردن و بە چاکە و ڕێگری نەکردن لە خراپە سزای دنیاییشی پێوەیە قیامەتیشی پێوەیە سزای دنیاییەکە ئەگەر خوا ناردی بەهۆی ئەوەی کە کەس فەرمان بە چاکە ناکە و کەس ڕێگری لە خراپە ناکە خوا چاک و خراپەکەی بەیەکەوە سزا دەدا واضحە بەس ئەگەر تۆ فەرمان بە چاکە بکەی و ڕێگری لە خراپ بکەی سزای دنیاییش بێ لەوانەی خوا تۆ بپارێزێ کە ئەمرت کرد بێ بە چاکە و ڕێگریت لە خراپە کردبێ بەس لە قیامەتێدا بێگومان هەر کەسەی بەپێی خۆی محاسبە دەکرێت بۆی دەفەرمێ وەلتەکون با هەبێ ئەمرە لە ناوتاندا خەڵکانێک يدعون إلى الخير بانگوازی خەڵکی بکەن بۆ چاکەکاری ويأمرون بالمعروف وفرمانش بکەن بە چاکە وينهون عن المنكر ڕێگریش بکەن لە خراپە وأولئك ئەوانە هم المفلحون بەدڵنیاییەوە لەسەر فرازانن بەڵام ئەگەر یەک دقەتێکی وردی ئاەتەکەی بدەین لە ئاەتەکەی ئەوە وەردەگیرێت کە فەرمانکردن بە چاکە و ڕێگری کردن لە خراپە دەبێت مجموعەیەک بن دیاری بکرێن و ئەهلی تایبەتمەند و اختصاص بن چونکە ئەگەر بە زانست و زانیاریەوە فەرمان بە چاکەی نەکەی زۆر جار لە زیاتی چاکەی بێنی خراپەی دێنیەگە بە حکمەتەوە نەیکەی وایە کە خراپەیەک هاتە پێشەوە ئەگەر بە حکمت و دانایی و زاناییەوە ڕێی لێ نەگری زۆر جار خراپەیەکی گچکە و خراپەیەکی گەورەتری لێ دێتە پێشێ بۆیە ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە دەگونجێ ئەوانەی فەرمان دەکەن بە چاکە و ڕێگری دەکەن لە خراپە دیاری بکرێن و خەڵکانێکی تایبەتمەند بن نەک هەر کەسەی بەڵێ هەر کەسەی لەبەر خۆیەوە دەتوانێت شتی بەسیت و ئاسایی لە چاکە بگەێنێت و خراپەی گچکە وایە بەڵام عادەتەن چاکەی گەورە بەتەنێ بەتە شخصێکی لەوانەیە نەکرێت اینجا بە نەزانین ناکرێت پێویستی بە حکمت و بەدانایی هەیە وە خراپەش ئەگەر هاتە پێشێ کەم وایە بەتەنێ بتوانی بگۆڕێت پێویستی بە کۆمەڵ و بە دەستە جەمعی هەیە بۆیە ئەوانەی کە لە سەردەمی پێغەمبەر و صلی الله عليه وسلم و دوای پێغەمبەر لە سەردەمی خەلیفەکاندا خەڵکێک هەمیشە هەبوو پێیان گوترا ئەهلی حل و عەقد ئەوانە بەس ئەوەکە ئیشیان گەیاندنی چاکەکان و بۆ ڕێگریکردن بۆ لە خراپەکان بەڵام خەڵکێکی تایبەتمەند بوون دیاری کراون و هەتا لە کاتی شەڕیشدا خوای گەورە لە سوورەتی تەوبەدا دەفەرمێت فەلەولا نەفەڕ من كل فرقة طائفة منهم ليتفقهوا في الدين ئەگەر بڕیاری چوونە جیهادیش درا خەڵک چوونە جیهادیش با کۆمەڵێک بمێننەوە بۆی شارەزا بن لە دین و هەروەها ئەو خەڵکەی کە دەگەڕێتەوە بیان ترسێن و ئامۆژگاریان کرد ئەوجا خوا دەفەرمێ ولا تكونوا كالذين تفرقوا وەکو ئەو کەسانە مەبن کە بوونە کۆمەڵە و دەستە واختلفوا و هەروەها کەوتنە جیاوازی لە چیدا کەوتنە جیاوازی لە چیدا ڕێگە پێدراو نییە لە بابەتی عەقیدەیدا جوولەکە و مەسیحیەکان سەبارەت بە خوا جیاواز بوون بەرامبەر سەبارەت بە پێغەمبەریان جیاواز بوون سەبارەت بە قیامەت جیاواز بوون قەستمەها زۆر خەڵکەیە ئەو ئاەتەی دەکاتە دلیل جاری وهەیە بەسەر مەذهبە فقهیەکاندا یا بەسەر دوو کەسی مسلماندا کە لە بابەتێکی جوزئی و لاوەکیدا خلافیان هەیە خلاف لە بابەتی فقهی لە بابەتی عیبادەتی شێوازی عیبادەتیدا ئاساییە بەس لە بابەتی عەقیدەیدا هەر لە ناو مەسیحیەکاندا یەک بوو یەک دەیگوت عیسا خوایە و یەک دەیگوت کوڕی خوایە و یەکێک لە سێ خواکانە وایە لە ناو مەسیحیەکان جوولەکەکاندا هەبوو هەر دەیوت زیندووبوونەوە نییە هەبوو هەر ئیمانی بابەتە قیامەتیەکان هەر نەبوو وی ئەوە کە دەفەرمێ وەختەلەفو کەوتنە ناکۆکی یعنی لە بابەتی بنچینەی و عەقیدەیدا کەوتنە ناکۆشی دەنا لە شتی جوزئی و لاوەکیدا جیاوازی هەر دەبێ قەت ناتوانێ هەموو خەڵکی لەسەر یەک بۆچون کۆکەیەوە گرنگەوەی لە بابەتی عەقیدەیدا لە ئەرکانەکانی ئیماندا ئینسان جیاوازی نەبێ ولا تكونوا مەبن كالذين وەکو ئەوانەی تەفەڕەقوا یعنی بوونە کۆمەڵە و دەستە ئەوجار واختلفوا کەوتنە ناکۆکیش من بعدی دوای ئەوەی کە ما جاءهم البەیینات بۆشیان هاتبوو چەندان بەڵگە و نیشانەی ئاشکرا جا خوا دەفەرمێ وەئولائیک ئەوانە لەهم بۆیان ئامادەکراوە عەذاب عەظیم سزایەکی زۆر گەورە بەڵام کەی خوا سزایان دەدا یەومە تەبیەض وجوه ئەو ڕۆژەی کە تەبیەض یعنی سپی دەبێت دەگەشێتەوە
وجوه چەندان دموچاو ئەوە دموچاوی شەیە دموچاوی ئیماندارانە ئیماندار هەرکە زیندوو دەبێتەوە هەر لە دەشتی مەحشەر پێشەوەی نامەی کردەوەکانیشی وەرگێتەوە گەشی و جوانی و سپیاتی و ئەوەکەی بە ڕوخساریەوە دیارە هەر تەماشاکەی دەزانی ئەو کەسە بەهەشتیە یەومە تەبیەض وجوه ڕۆژێکدا دێ یا لەو ڕۆژەدا کە سپی دەبن دموچاوانێک وەتەسوەد وجوه و ڕەشیش دادەگەڕێن ڕەش دادەگەڕێن لەبەر ئەوەی کە تەپوتۆزیان لەسەر نیشتووە لەبەر ئەوەی کە خەم و خەفەت دایگرتوونها لە دنیاشدا ئەگەر خەبەرێکی ناخۆشت بێ ڕەنگی دموچاوت تێک دەسێ وایە ئەگەر خەبەرت پێدرابێ دەسێ جەهەنەمێ وایە خەبەرت پێدرابێ کە نامەی کردەوەکانت بەدەستی چەپ وەردەگریەوە کاوانە هەمویان لە ناو ژیانی بەرزەخیدا مقدمە و پێشەکیان بینیوە باشتەکان مقدمە و پێشەکی بەهشتیان بۆ هاتووە بۆنی بەهشتیان بۆ هاتووە ڕوخساریان گەشتە و خۆشە ئەوانیش لەسەر مەرگدا جەهەنەمیان بینیوە و دەزانن بەرەو جەهەنەم دەچن بۆیە تەمان ڕەشاتی تەپ و تۆز و ناڕەحاتی دموچاوی داگرتون جا فأما الذين اسودت وجوههم ئەوانەی کە ڕەش داگەڕاوە دموچاویان مەلائکەتەکان یان هەر خەڵک لەیان دەپرسێ ئەکەفەرتم ئێوە بێباوەڕ بووبوونەوە بعد ئیمانیکم دوای ئەوەی کە ئیمانتان هێنابوو ئایا ئێوە بێباوەڕ بووبوونەوە بە شەریعەت و دینی خوای پەروەردگار بعد ئیمانیکم دوای ئەوەی کە کاتێک ئیمانتان هێنابوو فذوقوا العذاب پێیان دەگوترێت دەی بچێژن ئەو سزایە بما كنتم تكفرون بەهۆی ئەوەی کە ئێوە بێباوەڕ بوو يوم تبيض وجوه بیر بکەنەوە لە ڕۆژێک کە تێیدا سپی دەبێت دموچاوانێک وتسود وجوه و ڕەشیش دادەگەڕێ دموچاوانێک فأما الذين اسودت وجوههم ئەوانەی ڕەش داگەڕاوە دموچاویان چیان پێدەگوترێ وەکو سەرزەنشکردن ها نەک داوای جوابیان لێ بکرێ ئەکەفەرتم بعد ئیمانیکم ئایا ئێوەن کە کافر بوونەتەوە بێ باوەڕ بوونەتەوە دوای ئەوەی کە ئیمانتان هێنابوو مادام کافر بوونەتەوە مادام بە کافری مردوون دەی فەذوقوا العذاب بیچێژن ئەو سزای کە بۆتان دیاری کراوە بەڵام بما كنتم تكفرون بەهۆی ئەوەی کە بێ باوەڕن سزاکە بەهۆی کوفری خۆتانەوەیە نەک خوای گەورە زوڵمی لێکردن وأما الذين ابيضت وجوههم بەڵام ئەوانەی کە سپی هەڵگەڕاوە دموچاویان دەگەشێتەوە لە ڕووناکی و ڕۆشنایی ئەوانە فەفی ڕەحمەت الله لەناو ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگاردان کە بەهەشتا ئەوجار هم فيها خالدون ئەوان لەناو بەهەشت و ڕەحمەتی خوای گەورەشدا دەمێننەوە بە هەمیشەیی و بە هەتا هەتایی خوا بەنسیبمان ئەوجار دەفەرمێت تیلکە ئایات الله ئەوانە بەڵگە و نیشانەکانی خوان ئەی محەممەد صلی الله عليه وسلم نتلوها عليك ئێمە دەخوێنینەوە بەسەرتدا بالحەقی بەڕاستی و بە دروستی یعنی ئەتۆش بیگەێنە بە شوێن کەوتوەکانت و ئەتۆش ئاوا بۆ شوێن کەوتوەکانتی بخوێنەوە و بیگەێنە تیلکە ئایات الله ئەوەی کە باسمان کرد ئەوەی کە بۆت هاتووە نیشانە و بەڵگەکانی خوان نتلوها عليك ئێمە دەخوێنینەوە بەسەرتدا بەڕاستی و بە دروستی وما الله يريد ظلما للعالمين خوا وما الله يريد خوا ناوێ بە هیچ شێوەیەک ظلما للعالمين ستەم لە بەندەکانی بکە هەتا ئەوانەشی کە تاوانکار و خراپەکار و بێباوەڕن خوای گەورە لە قیامەتێ ئەگەر سزایاندا بەس بەقەدەر خراپەکانیان سزایان دەدا و سزای خراپەش طبعا یەک سزایە ها دوو قات و سێ قاتش ناکرێتەوە تیلکە ئایات الله ئەوانە نیشانەکانی خوانە نتلوها عليك بالحق دەیخوێنینەوە بەسەردا بەڕاستی وما الله يريد خوا ناوێ ظلما للعباد للعالمين ستەم لە هیچ کەسێکە لە دروستکراوەکانی الله على سيدنا وعلى آله وصحبه